بێ ئازیزەکانی هاوڕێمان چۆنن بە هیوان کە زۆر باش بن وەکو ئێمە و هاوڕەکانمان کە ئەمڕۆ زۆر باشین لە بەرەوەی کە لە بەرنامەیەکی تری گەشت و زانیاری گەڕاینەوە وڵاتان جا بەرنامەی ئەم جارەمان کە لەگەڵ هاوڕەکانمان هاتوین بۆ بەڕێوەبەرایەتی پەروەردەی گشتی سلێمانی کە ئەم بەڕێوەبەرایەتیە ئەمڕۆ لە گەشتەکەمانە باسیەکەین هەروە کۆمەڵێک زانیاری زۆر باش وەرەگرین لەسەر ئەم بەڕێوەبەرایەتیە چونکە گرنگترین بەشە بۆ هاوڕێ جوانەکانمان و هەروە خێزانی هاوڕەکانیشمان وێ بە هیواین کە بینەری ئەم بەرنامەیەمان بن و لەم گەشتەیە لەگەڵمانە بن با ئێستا بڕۆینە ناوەوە وەرن لەگەڵمانایەوەش. سڵاوتان لێرێ سڵاو باشن ئەمەش هاوڕێ جوانەکانمان وتان سڵاو چۆنن؟ زۆر سپاس بۆم بەخێرهاتنە بەڵێ با بڕۆین. هاوڕێ جوانەکانمان هاتوونێتە ناوەوە بۆ بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی سلێمانی. جا زۆر دڵمان خۆش بوو لەبەرەوەی ئەو بەخێرهاتنە جوانەمان لێکرا و هاوڕەکانیشم زۆر دڵیان خۆش بوو وەکو من. جا هەروەکو ئەبینن ئێستا ئێمە و هاوڕەکانمان لەسەر مێزی کۆبوونەوەی ئەم بەڕێوەبەرایەتین. جا پێمان خۆشە سەرەتا هاوڕێ جوانەکانم بناسێنین بزانین ناویان چییە لە پۆلی چەنن لەگەڵ قوتابخانە و خوێندنا چۆنن. چۆنی تۆ؟ باشم. ناو چێت؟ لاوی لە پۆلی چەنی؟ دوو هەر بشی سەرکەوتوبی. لاوی حەزت لە قوتابخانەیە؟ بەڵێ. بۆچی حەزت لێ؟ لەبەر شوێنی پەروەردە و فێربوونە. هەر بژیت ئەی سوودت لە خوێندن وەرگرتووە؟ بەڵێ. زانیاری باشت وەرگرتووە؟ بەڵێ. عادی با پرسیارێک لێکم. دوو ئەگەر کۆیکەیتەوە لەگەڵ دوو چەندەکە؟ چوار. هەر بژی زۆر باشی. زای ئەم هاوڕێکەمان نایچێ مایکەکە بگرە. من ناو میهریە. میهری ناوەکەت زۆر خۆشە. تۆ چەند ساڵی؟ 7 ساڵی مایکەکە نزیک بکەرەوە لە دەمت زۆر باشە. 7 ساڵی واتە لە پۆلی یەکی کەواتە سەرەتای خوێندنتە وایە؟ تۆش حەزت لە قوتابخانەی وەکو لاوی؟ بەڵێ. هاوڕێت زۆرە؟ بەڵێ. هاوڕێکانت خۆشەوێ؟ بەڵێ. ئەی مامۆستاکانت خۆشەوێ؟ بەڵێ. زۆر باشە. هەر بژیت. زۆر چاکە. تۆ ناو چییە؟ ناوم ئەسما. ئەسما زۆر باشە مایکەکە خۆ بیکرە. هەر بژیت. ئەسما تۆ چەند ساڵی؟ 11 ساڵم. 11 ساڵی واتە لە پۆلی شەشی سەرکەوتوبی. سپاس. ئێستا تۆ خۆت ئامادە کردووە بۆ تاقیکردنەوەکانی جوایە؟ بەڵێ. بە باشی خوێندوتە؟ بەڵێ. زۆر چاکە. ئەی حەزت لە چی وانەیەکە زۆر؟ ئینگلیزی زۆر باشە. باشە حەزەکەی نمرەکانت لە چەنابن یان پێت خۆش؟ کەواتە پێت خۆشە نمرەی تەواو بەدەست بێنی؟ بەڵێ. منیش پێم خۆشە و ئاگام لە هەموو شتانە ئەبێ بە باشی بخوێنن و دوای منی ژەمەوە بۆ لاتان باشە؟ زۆر چاکە. مانکەکە بێ بە هاوڕێکی کەمام بزانین ئەم ناوی چییە؟ نام هەنی تۆ چەند ساڵی و لە پۆلی چەندی؟ 11 ساڵی و لە پۆلی شەشم. کاتۆ کۆم هاوڕێ جوانەمان زۆر باشە. تۆ حەزت لە خوێندنەوە هاوڕێکانی ترم؟ ئەی تۆش خۆت ئامادە کردووە بۆ تاقیکردنەوەکان و ساڵێکی تریژ ئەچیتە پۆلی؟ زۆر باشە. کاتە پێمان خۆشە کە بە باشی بخوێنی هەروەها ئێوە کە ئەخوێنن هەروە ئەو کتێبانەی کەوانەی لەسەر ئەخوێنن لەم بەڕێوەبەرایەتیەوە وەریەگرن. جا ئەمڕۆ کۆمەڵێک زانیاری زۆر باشیش وەرەگرین باشە دواتریش تۆ ئەگەر پرسیارێ هەبوو پرسیارمان لێ بکە. باش؟ هەر بژیت. مایکەکە بێ بە هاوڕێکی کەمام زانی ناوی چییە؟ من ناوم ئێلا. ئێلا ناوەکەت چەند خۆشە. تۆ چەند ساڵی؟ من 9 ساڵم. 9 ساڵی واتە لە پۆلی سێی؟ بەڵێ. وایە؟ بەڵێ. زۆر چاکە. ئێلا پێم بڵێ تۆ چۆن پارێزگاریەکی لە قوتابخانەکەت؟ ئەبێ بیپارێزی نابێ خۆڵکمان پێبوو نابێ فڕێ بێنە سەر زبڵەکە ئەرزەکە بخینە سەر ئەرزەکە ئەبێ بکەینە ناو زبڵەکە. هەر بێژی چەند زیرەکی زۆر ڕاستە. باشە مایکەکە بێ بە هاوڕێکی کەمان. ئادی ناوی چییە هاوڕێمان؟ وا بزانم بۆ تۆزێ خەویە. ئادەم؟ بەڵێ. چۆنی چەند ساڵی؟ 7 ساڵ تەمەەن درێژبی. باشە ئادەم ئێستا ئێمە دەستەکەین بە بڕگەی زانیاریەکانمان. ئێوە ئامادەن؟
زۆر چاکە کەواتە ئێستش ئەڕۆینە بڕگەی زانیاریەکانمان لەم گەشتەیە ڕۆینە لای مامۆستا دڵشاد کە بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانیە. سڵاو لێبێ مامۆستاگیان. زۆر سڵاو لە بەڕێزت بە خێرات نیم گوڵە جوانە ناکەم ڕۆژتان باش خۆشحاڵ بووین. ئێمەش زۆر خۆشحاڵترین. پێمان خۆشە کار و چالاکی ئەم بەڕێوەبەرایەتیە ئێمە و هاوڕێکان و هەروە خێزانی هاوڕێکانیشم بزانن. من لەبەرێم گوڵە جوانانە خۆیان ناسان هەمویان قوتابین پێم خۆشە ئەمانەش بەڕێوەبەری بەڕێوەبەرەتیەکانی ناو بەڕێوەبەرەتی گشتی پەروەردەی سلێمانی خۆشحاڵین. مامۆستا عومەر یاریدەدەری بەڕێوەبەری گشتیە ئەوانیش خۆیان بناسێنن پێتان بۆی تەعارفەکەمان باشتر بێت. زۆر خۆشحاڵی. هاوڕێ جوانەکەم ئەم مایکە بیە بە ئافرین. پێششی بە خێراتنتانەکەم زۆر سپاس. بەخێر بێن گوڵە جوانەکان بۆ بەڕێوەبەرێتەکەی خۆتان بەڕێوەبەرەتی گشتی پەروەردەی سلێمانی من مامۆستا عومەر یاریدەدەری بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی. خۆشحاڵین. هەمووتان بەخێر بێن ناڵە چاوگەشتەکان بە خێراتنتانەکەین هیوای پاشە ڕۆژێکی ڕوون ئینشاءڵڵا لەش ساغ بن. من ماریا بەڕێوەبەری تەکنیکی لە بەڕێوەبەرێتی پەروەردەی گشتی. خۆشحاڵین. زۆر بەخێراتنتانەکەین بەخێر بێن گوڵە جوانەکان. من ڕاز لە پرسراوی ڕاگەیان و پەیوەندیەکان لە تەربیەی گشتی سلێمانی. خۆشحاڵی. بەخێر بێن گوڵە جوانەکان بەخێر بێی خاتونگیان من سنوور بادین بەڕێوەبەری خۆیەتی و میلاک. خۆشحاڵی. تانەکەم ئەزیزانم چاومان ڕوون بۆ ببینینتان هیوای سەرکەوتنتان بۆ خوازین من ناهیدە بەڕێوەبەری کاروباری یاسایی. خۆشحاڵین. بەخێراتنتانەکەم گوڵە جوانەکان هیوای داهاتوێکی گەشتان بۆ خوازم بەخێراتی بەڕێزی شتەکەم من بەهرۆز محمود بەڕێوەبەری خوێندنی لاحکومی لە پەروەردەی گشتی سلێمانی. خۆشحاڵین. میوانە بەڕێزەکان بەخێر بێن پێ خۆشحاڵم بە ئامادەبوونتان بەخێر بێن. سەلام کەریم عەبدوڕەحمان بەڕێوەبەری پرۆگرام و چاپەمانیەکان لە بەڕێوەبەرەتی گشتی پەروەردەی سلێمانی. زۆر خۆشحاڵین. بەخێر بێن سەرچاو من شێرک و سعید مەولود بەڕێوەبەری ژمێریاری. بەخێر بێن. زۆر سپاس خۆشحاڵین. بەخێراتنتانەکەین گوڵە جوانەکان هیوای سەرکەوتنتان بۆ خوازی نەشمیل عەبدولقادر فێرکردنی پیشەی بەڕێوەبەری فێرکردنی پیشە. بەخێر بێن سەرچاو ئەحمەد ڕەوف بەڕێوەبەری کارگێڕی لە دیوانی گشتی. زۆر سپاس خۆشحاڵین. پێمان خۆش بوو کە ئێوەش بە هاوڕێ جوانەکانمان بناسێنین چونکە هەمومان پێکەوە کۆبووینەتەوە کەواتە ئێستش بە مامۆستا دڵشاد باسێکی ئەم بەڕێوەبەرایەتی و کار و چالاکی ئەم بەڕێوەبەرایەتیەمان بۆ بکات. زۆر بەخێر بێن ئێمە پرۆسەی پەروەردە کە هەمومان ڕۆژانە کارەکەین سەرێکی ترین کەرەسەی بەردەممان ماندووە بین و جوو دەکەین بۆ ئەو مناڵە چاوگەشانەیە بۆ خزمەتکردنیانە بۆ دابینکردنی مامۆستایە بۆ پێداویستیەکانە بۆ ژینگەیەکی لەبار لەگەڵ لە قوتابخانەکانە دروستکەین بۆی بە باشی پەروەردەتان بکەین. واتە ئەگەر ئێوەی قوتابی نەبن بەڕێوەبەرەتی گشتی پەروەردە زیادە پێویستی نییە هەتا ئێوە بمێنن ئێمە هەمومان ئەبێ لە خزمەتی ئەوابین و هەوڵ بدەین مامۆستای باشتان بۆ دابینکەین پرۆگرامی باشتان بۆ دابینکەین کافتریای باشتان هەبێت یاریگای باشتان هەبێت بۆ چالاکی جۆراوجۆری هونەری وەرزشی باشتان پێ بکەین بۆی سبەینێ لەوانەیە دوای ئێمە ئێوە ببن بە بەڕێوەبەری گشتی و ببن بە بەرپرسی ئەم وڵاتە و ئێمە ئیشمان بێەوە بوو لەبەرەوە ئیشی ئێمە پەروەردە و فێرکردنە واتە یەکەم جار پەروەردەتانەکەین دوایە فێرتانەکەین پەروەردەتانەکەین چۆن ڕێز لە خاک و ئاڵا و نیشتیمانمان بگرن چۆن ڕێز لە گەورەتر لە خۆتان بگرن جا دایکە باوکە خوشکە و هەروەها دواتریش فێرکردن دەست پێکە لە هەڵسوکەوتانە لە چۆنێتی چوون بۆ هەستان لە خەوتانە چۆنەتی نووسنتان چۆنەتی سعیکردن و خوێندنەوەتان و هەروەها تاقیکردنەوەکان وردە وردە بۆ ئەوەی ئێوەش لە ئایندەیە بڕوانامێک بەدەست بێنن و خزمەتی ماندوونی دایک و باوکتان بکەن و هەروەها خزمەتی وڵاتەکەتان بکەن بە دڵنیاییەوە دەست خۆش بێت جا هاوڕێکانم هەروەکو مامۆستا دڵشاد وتی لە ڕێگەی ئەم پەروەردەیەوە ئێوە تابخانی جوانتان بۆ دابین کراوە هەروە مامۆستای باشتان بۆ دابین کراوە بۆیە ئێوەش لەسەرتان پێویستە کە بە باشی بخوێنن هەروەها پارێزگاریکەن لە قوتابخانەکەتان بە پاکی ڕای بگرن
و بە هەمان شێوەش پەرتووکەکانتان کە وەریەگرن هەموو ساڵێک پێویستە لەسەری نەنووسن بە پاکی ڕایگرن بۆ ئەوەی کە بۆ ساڵێکی کەش بیان بە هاوڕێکانی کەتان ڕاستە؟ جا ئێوازانن ئەو پەرتووکانی کە وەریەگرن لێرەوە ئامادە ئەکرێت و ئەنێرێت بۆ قوتابخانەکانتان؟ زۆر باشە. باشە مامۆستا دڵشاد باسێکی ئەوەشمان بۆ بکەی کە پەرتووکەکانی قوتابیەکانمان کاتێک وەریەگرن ساڵانە ئەگۆڕێت یاخود هەر هەموو ساڵێک ئەو منهەجەیە؟ ئێمە گۆڕانکاری لە پرۆگرامەکان و پەرتووکەکانی خوێندن بە پلانی وەزارەتی پەروەردەیە بە تایبەتی بۆ بازنەی یەکەم کە ئەم چاوگەشانە یەک دوێکیان لە بازنەی یەکەمن واتە 1 و 2 و 3 بنەڕەتین. ئەو کتێبانە ڕەنگی جۆراوجۆری تایە زۆربەی ڕەسمە بۆ زۆربەیشی ڕاهێنانە بۆ قوتابیەکان واتە قوتابی پۆلی 1 و 2 و 3 زۆربەی کتێبەکانی لێ وەرناگیرێتەوە چکە بۆ هەم مێژووە کە بۆ خۆی هەم سەرەتای فێربوون و نووسینێتی ڕسمی تیاکە ڕەنگی تیاکە زۆرترینی وێنەیە بۆی فێر بن پێی لەبەرەوە لیان وەرناگرینەوە کەواتە بازنەیەکەم هەموو ساڵێک تازەیان بۆ چاپ ئەەکەین. زۆر باش بەس خۆ ناخەکانی تر لەبەروێ گەورەترن وەکو ئەم خنجیلانە پۆلی شەشن یان پێنجن وەکو ئەو کاکەی تەنیشتت ئەوانە لەبەرەوەی زیاتر فێربوون نەتوان پاکوتەمیستر بێت دەسوخەتیان هێفێری نووسین بوون دەفتەریانەوێ ئەوانەی بە پاکی هێشتویانێتەوە هەم دەستخۆشییان لێگەی هەم لیان وەرەگرینەوە بۆی سبەینێ بۆ هاوڕەکەی بەکاری بێنەوە چونکە چاپکردنی کتێب پارەیەکی زۆری تێچێ لەسەر حکومەت بۆ ئەوی مناڵ هەمووی بەردەسی بێ پێویستەکە ئێوەش پارێزگاری لێ بکەن و ئێمەش. زۆر ڕاستە دەست خۆش بێت. پرسیارتان هەیە؟ پرسیارتانێک کەواتە با من پرسیارێکم ئەزانم کە لەلاتان پرسیارە ئەم بەڕێوبەرایەتیە جوانی کە ئێمە هاتوینەتە ناوی لە چەند ژووریان یاخود چەند بەش پێگاتەوە وایە؟ پێتان خۆشە بیزانن؟ کەواتە با مامۆستا دڵشاد بۆمان باسکە. ئێمە سیانزە بەڕێوبەرایەتی و بەشمان هەیە و ئەمانی کە دانیشتون هەمووی هاوکارن بۆ خزمەتی ئێوە هەموو ئیش ئەەکەین ئەمەیان کە دەرەچن ئەچن بۆ زانکۆیان لە قوتابخانێکە بۆ قوتابخانەیەک ئەمانە ئیشوکارەکەتان بۆ کاواتە تایبەتە بە ئیشوکاری قوتابیان و خوێندکاران جالار ئاستێکا بێ ئەمیان وەکو ڕاگەیانە و دادەی کە بەرنمەکەتان پێشکەشەکاویش ڕسمی ئەمە ئاگرێ لەگەڵمانە دێت چالاکیەکانمان بڵاو کاتەوە دادە سنووریش ئەوە ئیشی ئەو مامۆستا و فەرمانبەرانەکە کە لە قوتابخانەکەتانن نای دەخانیش ئیشە یاسایەکانمان بۆکە واتە ئەگەر کێشەیەکی یاسایی هەبێ ئەو بەڕێبەری یاسایە کاک بەهرۆزیش ئەو ئیشی ئەو قوتابخانەکە کە ناحکومیە بەڵام لەوانەیەوە بە زۆربەتان حکومی بن مامۆستا سەلامیش ئەو بەرپرسە لەو پەرتووکانی کە باستان کردواتە پرۆگرامەکان جاتوانن ئەگەر گلەکتان هەیە ڕسمەکان جوانی ڕەنگەکان جوان نییە کتێبەکان باش نییە پێی بڵێن بۆی لەگەڵ وەزارەت تەنسیقتان بۆ بکە چۆنتانەوێت کتێب وا چاپ بکرێ کاک شێرکۆش ئەوە ژمێریاریە ئەوەی معاشی مامۆستا ئەیدا بە مامۆستاکانتان بە کارگوزارەکان بە فەرمانبەرەکان واتاگەریێک دایک و باوکتان مامۆستاویان فەرمان بەبێ لە تربیە کاک شێرکۆ پارەی بۆ سەرفەکە جاگەر گریشتان هەیە لەوەی کە موچەکی باشنایەتەویش گلی لێ بکەن پێی بڵێ بۆچی دێن نەشمیلخانیش ئەوە بۆ قۆناغێکی ئامادەیە یان بۆ ئەو پەیمانگایانەیە کە لە دەرەوە هاوینان ئەچن فێری مۆسیقا بن فێری زمان بن ئینگلیزی کوردیان خولی بەهێزکردنیەوە لە بابەتێکا باشنین ئەو بەشەشی لە بەشێک تریش لە پێڵێن پیشەکان فێری باوڵێن میکانیکە بن دارتاشیە بن ئاسنگەری ئەو شتانی لە ماڵەوە دروستەکرێت ئەو مەسوولە لەو بەشە کاگەحمێژ بەڕێوەبەری کارگێڕیە واتە سەرپەرشتی هەمومانەکە لە چۆنێتی دەوامکردن مۆزەفێک نەخۆشە پێویستەکە مناڵەکەی بچێ بێنێتەوانێ یان کێشێکی ئەم هەم ئیشوکارەکان ڕێگەخە مامۆستا عومەریش زۆر جار ئەبێ بە بەڕێوەبەری گشتی لە شوێنی من و بەشێکی تریش دەسەڵاتی زۆرێک لەم بەڕێوەبەرێتیانە مامۆستا عومەر سەرپەرشتیانواتە ئیشەکەمان بەشکرۆم کۆمەڵێک شوێن لای منە کۆمەڵێک لەو بەڕێوەبەرێتیانش لای مامۆستا عومەرە بە هەردووکمان ئیشەکانی بەڕێوەبەرەتی گشتی پەروەردە بەڕێ ئەەکەین بۆ ئەوەی خزمەتی ئەوە بکەین تامان لە سلێمانیش ئێمە دە بەڕێوەبەری پەروەردەمان هەیە لە قەزاکانە ئەم دە بەڕێوەبەرەتیەش بۆ منە شارباژێت تربیەی خۆی هەیە پێنجێن هەیەی شارە زور هەیەی دوکانە قەرەداغە و هەروەها چەمچەماڵە سی سادقە
و ناو سلێمانیش دوو تەربیەمان هەیە ڕۆژهڵات و ڕۆژاوە ئەمانە هەر هەموویمان وردە بچووک کردوێتەوە بۆچی بۆی ئیشەکان ئاسانتر بێ باشتر و ڕێکوپێکتر بتوانین خزمەتتان بکەین. زۆر باشە دەست خۆش بێت لەشتان ساغ بێ هەرەموتان سەرەتا خۆشحاڵ بن کە خۆتان ناستان و ئێستش کارەکانتان بەباشی ئەزانین چییە. باشە با پرسیاری ئەوەش کەم کاتێک ئەم قوتابیە جوانانە یەکێک لە هاوڕێکانم لە پۆلی یەک بوو سەرەتا کە ناوی خۆیان تۆمارەکەن یەن بۆ ئێرە یاخود ئێوە ناوەکان ئەگەڕێتەوە بۆ ئەم پەروەردەیە. ناوی هەموو قوتابیەکان لەم پەروەردەیە هەیە. ناوی هەموو قوتابیەکان لێرە هەیە هەموو مامۆستا فەرمانبەرەکانیش هەیە بەڵام ئەوەی ئەوان با بڵێن قوتابیەکە لە چ سنوورێکە لەوێ ئێمە لە وەزارەتەوە تعلیمات دەرەچی ئێمە گشتانی بۆکەین بۆ متفەربی قوتابخانەکان ئەوانە لە مانگی حەوتە لە قوتابخانەکانی ئەلانەکرێ ئەڵێ ئەمە ئەو مناڵی تەمەنی ئەوەنەیە بێت ناوی خۆی بنووسێت و ئەیکەم بە قوتابی دوایی لەوێ سیستمێکمان هەیە ئەلکترۆنیە بە کۆمپیوتەرە هەمووی لە لای مامۆستاکانیانەوە داغڵی ئەو سیستم ئاکرێن لە مەکتەبەکە هەیە لە تربیەکەی هەیە لە بەڕێوەتی گشتی هەیە لە وەزارەتی شێواتە دۆسەیەکی هەیە لای ئێمە ئەم قوتابێک کە یەکەم ڕۆژ بەشداریەکە لە باخچی مناڵان کە داغڵە بێ هەتا چێتە بنەڕەتیەوە تا 12 ئەمەدەی تەواو. زۆر باشە دەست خۆش بێ. جا ئێستاش وەکۆزانن هاوڕێ جوانەکانمان لە تاقیکردنەوەیان و بە هیوام کە هەمویان نمرەی زۆر باش بەدەستبێنن بەڵام پێشمان خۆشە مامسا دڵشاد ڕێنماییەکی ئەم هاوڕێ جوانانەمانکە کە چۆن بتوانن نمرەیەکی باش و سەرکەوتوو بەدەستبێنن. ئەوەی بازنەی یەکەمە هەڵسەنگاندنی هەیە هەڵسەنگاندنیش هەمووی بەزارەکیە نووسین نییە بە تایبەتی پۆلی 1 و 2 و بۆ سێش تقریبان 1-2 بابەتیان نووسینێکی تایە هەر هەمووشی بە شێوەی یاری و ڕسمە پێم وایە ئەوە تاقیکردنەوەیکی زۆر خۆشە بەڵام ئەمانی تری کە گەورەترن پێویستە بنووسنەوانێ ضرورە بۆ هەر هەمویان لەم کاتانی کە تاقیکردنەوەیە بەرنامەی خەوتن نان خواردن سەردانکردن بەکارهێنانی ئامێرەکانی ئایپاد و تەکنەلۆژیا و مۆبایل جاری وا هەیە دایک و باوک ئایپادەکە لێوەرەگریان کۆمپیوتەرەکە لێوەرێکی مۆبایلی دایک و باوکو بەکارێنە ئەوە نەکەی باشترە بەڵکو بخوێنی لەسەر و هەر هەمووشیانەوە ئەبێ ڕۆژانە تۆ بخوێنیت کە ڕۆژانە خوێنت گوێت لە مامۆستاگەر چی تێنەگەشتوی بۆت باسکە دڵنیام لە کاتێکە کە تاقیکردنەوەکانە بێ نمرە باشتر بەدەستێنیت و ئاسانترە واتە لە تاقیکردنەوە ناترسی چکە تۆزت تاقیکردنەوە ناخۆشە لەبەر من ئامۆژگاری ئێمە ئەوەیە ئەم ماوەی کە تاقیکردنەوەکانە بەرنمەیەکی چڕدا بنێن بۆ خۆتان هەم خەوتان نان خواردنتان میوانداریتان بەکارێنانی تەکنەلۆژیا ئەوانە چونکە تاقیکردنەوە دەرەجەی باش بێنی ئەبیتە قوتابیەکی ئاست بەرز و سبەینێ ئەبیتە مامۆستایەکی باش ئەبیتە دکتۆرێکی باش ئەبیتە ئەندازیارێکی باش و پیشەکانی تریش لەبەرەوە زۆر زەڕور ئەم ماوەیە بەو شێوەیە کارەکانتان بکەن. زۆر باشە دەست خۆش بێ با بزانم چەند کەس لەم هاوڕێیانەم پێیان خۆشە ببن بە مامۆستا دەزەڵڕن. تۆ منیش پێم خۆشە هەر بژی باشە با بزانم تۆ لە پۆلی 1 بووی وایە زۆربەی وانەکانت وەکو مامۆستا بۆی باسکردین بە وێنەیە کەواتە سوودی وەرگرتووە لە وێنانە و دواتریش زانیاری باشی لێ وەرگریت و بە باشی بخوێنیت پێت خۆش ئەو وێنانە کە وانی لەسەر خوێنیت ئەی ڕەنگەکانت بەلاوە جوانە وێنەکانت بەلاوە جوانە کاتە بەلایەنم جوانە دەست خۆش باشە تۆ لە پۆلی 2 بوویت تۆش بە هەمان شێوەی ئەم هاوڕێم پەرتوکەکانت خۆشە بێت و بە باشی ئەخوێنیت وایە زۆر چاکە کێ لە ئێوە لە پۆلی 6 بوو ئەم دوانتان لە پۆلی 6ن کاتە با پرسیارتان لێکەم بزانم چۆن سعیەکەن بەنووسین یاخود ئەخوێنیتەوە هەردووکیانەکەم بەڵام من کە لە مەکتەبی یەمەوە نیۆڕان ئەچم تۆزێک پاڵەکەوم ئیسراحەتەکەم جا تۆزە نانەخۆم و دوای دەستەکەم بە سعی کەواتە کاتەکانە بۆ خۆ دابش کردووە بەڵێ کارێکی زۆر باشەکەی ئەی شەوان سعات کە یاخود کاتژمێر چەند ئەخەویت سعاتە هەر بژیت ئەی بەیانیان کاتژمێر چەند هەڵەسی سعا حەوت زۆر باشەکەی ئەی نانی بەیانیانە خۆیت بەڵێ ئەی چییە خۆیت پەنیر و هێکە و چاو
ئەگەر نان بەباشی بخۆی کە ئەڕۆی بۆ قوتابخانە یاخود ئەڕۆی بۆ تاقیکردنەوەکانت ئەو کاتت بەباشی وانەکانت بیرەوایە یاخود هەر بیرە ناکرێتەوە بە بیرمە هەمووی کاتە ئەگەر بەباشی بخوێنین و لەگەڵیشا بەباشی نام بخۆین و لەگەڵیشا بەباشی بخەوین ئەو کاتە ئەتوانین نمرەی باش بەدەستبێنین و تاقیکردنەوەش ترسی نییە کە ئێوە لێ بترسن ئەبێ بەباشی خۆتانی بۆ ئامادەکەن و دواتریش نمرەی باش بەدەستبێنن هەنی تۆژۆک و ئەم هاوڕێمان خۆت ئاماداکەی بۆ تاقیکردنەوەکان بەم شێوەی ئەم پێم بڵێ تۆ بە نووسین ساییەکەیت زیاتر بە نووسین ساییەکەم زیاتر بە نووسین بۆچی بزانمەزانی سوودی نووسین چییە مامۆستا دڵشادیش پێی وتین کە بە نووسین بخوێنن باشترە ئەوەی مایکەکە نزیکەرەوە لە دەبێت ئەگەر ئێمە بە خوێندن بیکەین ینی بەس بیخوێنەوە ئەچێت مێشخانەوە بەس ئەگەر بە نووسین بیکەین ئەو کاتەش بە بیر ناچێتەوە زۆر ڕاستە ئەو کاتە بیرمانە هەمیشە زۆر چاکە باشە ئێوە کەستان لە تاقیکردنەوە ترسن بڵێ کە ترسناکە تاقیکردنەوە تۆ پێکەنی نهێت وایە کەواتە زۆریش حەز لە تاقیکردنەوەیە هەر بژین زۆر چاکە پێمان خۆشە کۆتا ڕێنمایی تۆ بۆ هاوڕێکانم پێمان بڵێ ڕێنمایی چیە بۆ هاوڕێ جوانەکانم من پێم خۆشە سەردانێکی بەڕێبەرتەکان بکەم بزانم دایرێ ژوورەکان چۆن کاتە بەردەوامی لە گەشتەکەمان پێتان خۆشە بێوەش زۆر بزان هاوڵاتی دێت مامۆستا دێت لەوانەیە مامۆستای خۆشتی سوودفە ئیشێ بێت بۆی بزان لە دایرەکە چۆن ئیشی بۆکەین ئێمە بەردەوام و کووتم ئەم بەڕێوەبەرێتیە دانراوە بۆ خزمەتکردن و پەروەردەکردنی ئێوە واتە جارێک ترێڵێمەوە گەر ئێوە نێن بۆ قوتابخانە ئەگەر مەکتەبمان نەبێت کە قوتابی پێگەنەری سەرێکیە کەواتە ئەم دائیرەیە زیادە لەبەرەوە هیوام وایە هەمووتان بخوێنن و چی گلەیشتان لە ئێمە بوو لێمان بکەن بۆی بۆ چارەسەریکەین بۆتان بۆی پەروەردەیەکی دروست بکرێن و سبێنێ ئەو حەز و ئارەزووی کە هاتانە ببن ئەو ئیشە با بڵێن هەڵبژێرن ئێستا و خنجی لێوتی مامۆستا ئەوی کە لەوانەیە حەزی لە دکتۆر بێ پزیشک بێ حەزەکە فەرمانبەر بێ هەندێک حەزەکە وەرزش بێ حەزەکە هونەرمەند بێیان شێوەکار بێ ئێمە بۆی بتوانین خزمەتتان کەین دوایش کە گەڕان و هاتنەوانێ ئێمە ئەم با بڵێن مجلەیە با گۆڤارەمان هەیە دوو مناڵی چاوگەشی وەکو ئێوەیە کە لە قوتابخانەی کێمن 222 پرسیارە بۆ زیانیاری خۆتان هەرێکەتان دانێکمان بۆ داناوین دیاریتانێنی بۆی ئیسیفادەی لەکەن ڕسمی تایە نووسینی تایە ژماری تایە بۆی فێربن وەکو ئەوان ئاوا بەو مناڵیە ببنە خاوەنیەوەی گۆڤارێک دەربکەن و ئێمە لە زۆربەی مەکتەبەکان دابەشمان کردو قوتابیان سوودی لێبینن بۆ نمونە لە دوای 24 دوانزە پشوتان هەیە لەو پشوە ئەتوانن سوود لەم گۆڤارە وەرگرن بیخوێنەوە بۆ فێر بن بخوێنەوە هەتا بخوێنەوە سەرچاوە وەرگرن دڵنیان باشتر لە مامۆستاکانتان تێگەن و ئەو پرۆگرامی ئەخوێنن ئاسانتر ئەبێ بۆتان و دواییش لە تاقیکردنەوەیان نمرەی زۆر باش بەدەستێن زۆر باشە دەست خۆش بێت کاتە دواتریش ئەو گۆڤارە وەرەگرن ئەو گۆڤارە وەکو مامۆستا دڵشاد باسی کرد کە قوتابی وەکو ئێوە نووسیوێتی کاتە منداڵی بەهرەمەندن و هەموو منداڵێکیش بەهرەمەندە و بەهرەی خۆیتیە بۆی لەسەر ئێمەی گەورە و هەروە مامۆستاکانی قوتابیەکان پێویستە کە بەهرەی منداڵەکان دەربخەن بۆ ئەوەی کە بتوانن خزمەت بە ئێمەشکەن جا ئێستا بەردەوام بین لە گەشتەکەمان لەگەڵ هاوڕێ جوانەکانم ئەگەڕێین بەم بەڕێوەبەرایەتیە و لەگەڵمانابن پێتان خۆشە بێت کاتە با بڕێین
هاوڕێ جوانەکانمان کۆتاییمان هێنا بە گەشتی ئەمڕۆمان بە هیواین کە سوودتان وەرگرتبێ لە گەشتەکەمان و هەروەها زانیاری باشیشتان وەرگرتبێ لەگەڵیا. اینجا لە کۆتاییە بیرمان نەچێ هەروەکو بەڵێنمان بە هاوڕێکانمانیا بوو مامۆستا دڵشاد ئەم گۆڤارە جوانانە پێشکەشی هاوڕێکانمانەکات. ئەم گۆڤارە بۆی بزانم مناڵە چاوگەشەکانەوەی دوو قوتابی قوتابخانەیەکی شاری سلێمانی وەکو هاوڕێی خۆتانن، دوو کچی جوانن، ئەمانیان 222 پرسیارە هەم بە ئینگلیزی کوردیە بە ڕسمێکی جوانەوە دایان بەزاندووە. جا ئەمەتانێمێ بیخوێنەوە بۆی چی بن؟ بۆی ئاستی خوێندنتان بەرز بێ واتە زیرەک بن. باشە؟ زۆر باشە. دەست خۆش بێت. مامۆستا ئەمەجی لەولا بۆ ئەودا فەرموو. مامۆستا دەست خۆش بە باشی بیخوێنەوە باشە؟ زۆر باشە. کەواتە 222 پرسیار ئەم ساڵ بە باشی جواب بنەوە وەڵامەکانیشم پێ بڵێن ئەگەر وەڵامەکانتان ڕاست بوو باشە؟ هەر بژین. کۆتاییمان هێنا بە گەشتی ئەمڕۆمان با پێکەوە هاوڕێ جوانەکانم ماڵاواییکەین تا گەشتێکی تر بەخواتان ئەسپێرین و بە هیواین کە تەندروستیتان زۆر باش بێت. سوپاس کە تا ئێستا بینەرمان بوون. خواتان لەگەڵ.